بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لەپەڕە 200 هەر ڕێژەیەک لەسەر شێوەی کەرت بنووسە پاشان تێکڕای یەکە بدۆزەوە. هەموو پرسیارانە لە 21 هەتا 26 تەنیا ئەوەیە کە ژمارە یەکەم وەکو کرد دابەشی 5 بنووسین، ژمارە یەکەم دابەشی ژمارەی دووەم ئەو جا پاشان دابەشەکەی ئەنجام بدەین. کاتە ئەمن هەمویان ئەنجام نادەم، تەنیا هەندێکیان بۆ وێنە لێرە 10,000 دابەشی 5 ئەوها کەرتەکەی دەنووسم، دوایە دابش دەکەم یەکسان دەبی بە 2000 کاتە 2000 دینار بۆ یەک کاسێت. هەموو ئەو پرسیاران هەر ئاوا بۆ وێنە لێرە 8 دابەشی 2.5 دەکەم، لێرە 300 دابەشی 40 بۆی نرخی 1 لیتر دەرچی، لێرانە بۆ وێنە 1500 دابش 3 900 دابش 30 3000 دابش 6 هەر ئەوەیە دابشەکەی ئەنجام دەدەم. چی دیکە نا ئەمن بە ئەو پرسیاری ئەنجام دەم چونکە هەز دەکەم تۆزە ڕەنگە دابەشەکە ئاسان نەبی. 8 دابش 2.5 هەتا ئەو فاریزە نەمینێ پێویستمە هەردوو ژمارەکان جارانی 10 بکەم هەتا فاریزەکە بچیتە لای ڕاست ببیتە 25 کەواتە هەمووی دەکاتە 8 دابش 25. 8 دابش 25 دەکات چەند؟ دەکاتە 8 دابش 25 دەکاتە 3 تەواو 3 جاران 25 75 5 دەمینێتەوە 5 دابش 25 دەکاتە 2 کەواتە دەبیتە 3 ژمارەی تەواو 2 لاپەڕە بۆ هەر یەک کاژێر کەواتە تەنیا دابشکردن. ڕێژەکەی دەنووسین ژمارە یەکەم دابش ژمارەی دووەم. ئێستا بۆ شیکاری پرسیاری 27 و 28 وێنەی بەرامبەر بەکاربینە. پرسیاری 27 ڕێژەی بەشە سوورەکان بۆ بەشە شینەکان بدۆزەوە پاشان 3 ڕێژەی هاوتاش بنووسە. بەشە سۆرەکان چەند بەشن دەژمێرم 1 2 3 4 دەنووسم 4 دابش بەشە شینەکان 2 ئەوجا 3 ڕێژەی دەبینمەوە. یەکەم جار سەرۆ ژێرەی دابەشی 2 دەکەم دەبی بە 2 دابش 1 ئەوە یەک لە ڕێژەکانم دیتەوە هاوتایە لەگەڵ سەرۆ ژێرەی جارانی 3 دەکەم دەبیتە 6 دابش 3 سەرۆ ژێرەی جارانی 5 دەکە 4 2 جاران 4 8 بەسەر 4 یان ئەوە تەواو 3 ڕێژەی دیکەم دیتەوە کە هاوتایە لەگەڵ 4 بەسەر 2. پرسیاری 28 ڕێژەی بەشە شینەکان بۆ هەموو بەشەکان بدۆزەوە پاشان ڕێژەی هاوتا بنووسە. بەشە شینەکان بۆ هەمویان شینەکان 2 هەمویان 8 ئەوە ڕێژەکەیە هاوتا دەکا 1 بەسەر 4 دابشی 2 دەکەم یان دەکا
سێ ئەگەر جارانی سێ بکەم 2 جاران سێ دەکا 6 بەسەر 24. ئێستا پرسیاری پاشەوی بۆ شیکاری پرسیارەکانی 29 هەتا 31 ڕادەی نەزانرا و س بدۆزەوە کەوا لە هەردوو ڕێژەکە دەکا هاو تابن. پرسیاری 29 5 بۆ 4 5 بۆ 4 دەبی یەکسان بیان هاوتابی لەگەڵ س بۆ 12. زۆر ئاسانە 4 بووە بە 12 واتە چارەکە جارانی سێی کرایە. مادام پێنجەکەش جارانی سێی دەکەم دەبی بە چەند دەبیتە 15 کەواتە پیتی س دەبی یەکسان بی بە 15 دەنووسم پیتی س دەکاتە 15. پرسیاری سی 20 بۆ س دەبی هاوتابی لەگەڵ 10 بۆ 8. لێرە تەماشای سەرەی کەرتەکان دەکەم 10 بووە بە 20 واتە 10 جارانی دووی کرایە بوویتە 20 کەواتە 8ەکەش جارانی دووی دەکەم بزانم پیتی س چەندە. 8 جاران دوو 16 کەواتە پیتی س دەبی 16 بی دەنووسم پیتی س یەکسانە بە 16 هەتا کەرتەکان هاوتابن. پرسیاری 31 9 دابەش 12 دەبی یەکسان بی لەگەڵ هاوتابی لەگەڵ 45 دابەش س 9 کوو بووە بە 45 9 جاران 5 دەبیتە 45 جارانی 5 کرایە کەواتە 12کەش جارانی 5 دەکەم دەبی بە چەند دەبیتە 60 کەواتە پیتی س دەبی یەکسان بی بە 60 هەتا کەرتەکان هاوتابن دەنووسم س یەکسانە بە 60 یان دەنووسم هاوتایە لەگەڵ 45 دابەش 60 لە جیاتی س. ئەوە تەواو. پرسیاری 32 ڕێژەی دێت بنووسە ژمارەی بایسکلەکان بۆ ژمارەی چەرخەکان. ئەگەر یەک بایسکلم هەبی دەکا 1 بۆ 2 چونکە 2 چەرخ هەیە. ئەگەر 2 بایسکلم هەبی دەکا 2 بۆ 4 ئەگەر 3م هەبی دەکا 3 بۆ 6 و هەتا دوای. ژمارەی بایسکل ژمارەی چەرخ تایەکان. پرسیاری پاشەوی ڕێژەی دێت بنووسە ژمارەی تایەکانی ئۆتۆمبیلێک بۆ ژمارەی ئۆتۆمۆبیلەکە. تایەکان 4 ئۆتۆمبیلەکە 1 یان ئەگەر 2 ئۆتۆمبیل بی تایەکان 8 ئەگەر 3 ئۆتۆمبیل بی تایەکان 12. شیکاری پرسیارەکان. پرسیاری 34 لایانەیەکی شانۆ 10 ئەندام هەیە هەمویان دەنا 4 لەوانە کچە. ڕێژەی کچەکان بۆ گشت ئەندامەکان چەندە و ڕێژەی کوڕەکان بۆ کچەکان چەندە. ڕێژەی کچەکان بۆ گشت ئەندامان دەکات 4 بۆ 10 چونکە هەمویان دەنا. ڕێژەی کچەکان بۆ گشت ئەندامان 4 بۆ 10 ئەدی ڕێژەی کوڕەکان بۆ ڕێژەی کچەکان ئەگەر هەمویان 10 بوو کچەکان 4 بوو واتە کوڕەکان 6 چونکە 10 دەینم 4 لێ دەردەکەم کەواتە ڕێژەی کوڕەکان بۆ ڕێژەی کچەکان دەکا 6 بۆ 4 6 لە 4.
بەکارهێنانی پێدراوەکان بۆ شیکاری ڕاهێنانی 35 و 38 خشتەکە بەکاربێنە. ئەوە خشتە بەراوردکردنی نرخی شەربەت. 4 جۆرە شەربەت هەیە. ئێستا بزانم کامەیان هەرزانترە. پرسیاری 36 یان 35 چۆن دەزانی کامەیان باشترە بۆ کڕین؟ بەلای من باشترە بۆ کڕین نازان مانای چییە. هەرزانترە تەنیا باشترە، نازانین کامە باشترە. ڕەنگە شەربەتەکان وەکو یەک نەبن، کامەیان باشترە، مەرجنیە کامەیان هەرزان بوو ئەو باشە. دەبا نووسرا بە کامەیان هەرزانترە. جۆری ب یان جۆری ج بێ ئەوەی دابەشکردن بەکاربێنی. ب یان ج بێ ئەوەی دابەشکردن بەکاربێنم. لێرە 6 پاکەتە، لێرە 3 پاکەتە. ئەگەر دووی لەو جۆرەی بکڕم واتە دەبیتە 6 پاکەت، کەواتە دەتوانم 1230 جارانی دووی بکەم، دەبیتە 2460 کەواتە ب هەرزانترە چونکە ئێرە 2520. بەڵام نازام ئایا ئەو ڕێیە باشە یان باش نییە، چونکە هیچ جیاوازی نییە لە مابەینی دابەشکردن و لێرە ئەمن جارانم کرد، واتە دابەشم نەکرد جارانم کرد، ئەویش هەردەبی بۆ بەراوردکردن. پرسیاری 36 لەم 4 جۆرە کامیان باشترە بۆ کڕین؟ هەتا بتوانم بەراوردکەم نرخەکان دەینم، هەمیشە نرخەکان دەینم دابەشی پاکەتەکان دەکەم. نرخەکان دابەشی پاکەت هەتا نرخی یەک پاکەت دەرچی ئەو جا بەراورد دەکەم وەکو ئێرە. لێرە 1170 دابەشی سێ کرد، یەک پاکەت نرخەکەی کردیە 390 دینار، ئەو جا 1230 دیسان دابەشی سێم کرد، یەک پاکەت کردیە 410 دینار، 2520 دیسان دابەشی 6 یەک پاکەت 420، ئەو جا 3150 دابەشنەوە یەک پاکەت کردیە 350. ئێستا بەراوردیان دەکەم. شەربەتی یەکەم نرخەکەی 390 لۆ یەک پاکەت 390، شەربەتی دووەم 410، سێم 420 هەمویان بۆ یەک پاکێت، یەک ئەوەندە دینارە بۆ یەک پاکێت. کامەیان هەرزانترینیانە؟ شەربەتی چوارەم هەرزانترینیانە، گرانترینیان 420 سێم، ئەوانەی دیش لە ناوەندەیە. پرسیارەکە چ بوو؟ پرسیارەکە کامەیان لەو 4 جۆرە باشترە بۆ کڕین واتە هەرزانترە؟ شەربەتی ئەو شەربەتە د یان چوارەم ئەگە 1 و 2 و 3 و 4 بی. نرخی 6 پاکەت لە جۆری د چەندە؟ ئەگەر یەک پاکەت کردیە چەند لە جۆری د؟ یەک پاکەت لە جۆری د کردیە 350، 6 دەکاتە چەند؟ 350 دەینم جارانی 6. سفرەکەی دێنمە خوارێ 5 جاران 6 30، 3 جاران 6 18 لەگەڵ 3 19 20 21. 3 پاکەت دەکاتە 2100 دینار. 2100 دینار. ئەوە بەراوردکردنی پاکەتی شەربەت. پرسیاری 38 وەڵام بریتیە لە 420 واتە 420 کامە بوو؟
ئەگەر تەماشای ئێرەکەم 420 420 بەراوردەکان بوو لێرانە 420 نرخی یەک پاکەت شەربەتی جۆری ج. ئەوە 420 دیارە پرسیارەکە ئەوەیە ئایا نرخی یەک پاکەت لە شەربەتی جۆری ج چەندە؟ وەڵامەکە 420. وەڵامەکە 420. ئێستا دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون باسی شێوازەکە بکە لە پاشان ژمارەکەی دێت بدۆزەوە. ئەگەر من تەماشای ئەو پرسیاری 39 تەماشای ئەو ژمارانە بکەم، ژمارە 1 بووە بە 4 3 زیاد بووە، ژمارە 4 بووە بە 9 چەند زیاد بووە 5، ژمارە 9 بوویتە 16 چەند زیاد بووە 7، کەواتە لێرە دەبی چەند زیاد بی 9. هەمیشە تاکەکان زیاد دەبن، واتە 16 و 9 دەبیتە 25. شێوازەکە ئەو هەیە. پرسیاری 40 هاوکێشەکەم هەیە، لای چەپی لای ڕاستی س، لای چەپ 4 جاران پیتی س کەم 3 جاران پیتی د. دەبی بەهای هاوکێشەکەی ببینمەوە، بەهای س ببینمەوە. ئەگەر زانیم پیتی س دەکاتە 3 و پیتی د یەکسانە بە 2. زۆر زۆر ئاسانە، تەنیا ئەو پیتەی لا دەبەم دەنووسم 3، ئەو پیتەی لا دەبەم دەنووسم 2، بزانم دەکات چەند، کەواتە س یەکسانە بە 4 جاران 3. 4 جاران 3 دەکات 12، کەم 3 جاران 2 دەکات 6، 12 6 لێ بڕوە یەکسانە بە 6، کەواتە پیتی س یەکسانە بە 6. شیتەڵکردنی خۆبەش بۆ ژمارە 54 بنووسە. پرسیاری 41 لێرە شیتەڵی خۆبەشەکەی بزانم دەبینمەوە یان نا. بەڵێ 54 چونکە ژمارەی جووتە دابەشی 2 کرد بووە 27. 27 دابەشی 3 کرد بووە 9. 9 دابەشی 3 دەکەم دەبیتە 3، کەواتە کۆڵکەکان چەندن؟ کۆڵکە خۆبەشەکان 2 جاران 3 توان 3. 2 جاران 3 توان 3. ئەوە کۆڵکەکانی خۆبەشە. پرسیاری 42 45 فاریزە 6 لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە. دەنووسم 0 و 4 5 6 ئەوها دەنووسرێ ژمارەی دەی. پرسیاری 43 شیکار بکە، زۆر 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 ئاسانە. چ ژمارەک کۆی کەمەوە لەگەڵ 3 دەبیتە 11؟ بێگومان ژمارە 8، کەواتە س یەکسانە بە 8. ئەوە تەواوە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕا 200. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕێکی نوێ هەر بژی.